ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لاڵقیم شوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە دوای ئەوەی کە ئەسەد بە بوومەلەرزەیەک لە سووریادا ڕووخا و حکمی 53 ساڵەی بنەماڵەکەیان کۆتایی پێهات تاوانم گۆڕانکاریانە کاریگەری هەیە بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی و هەروەها ناوچەکەش لە ئاستی هەرێمایەتیدا گۆڕانکاری زۆر هاتوۆتە ئاراوە لە سووریا و لە هەندێک لە دەوڵەتانی هەرێمایەتی تاوان ئەم ڕووخانە ینی درێژکراوەیە بۆ کۆمەڵێک گۆڕانکاری دیکە لە ناوچەکەدا گۆڕانکاری بە دوای گۆڕانکاری کە دێتە ئاراوە لە شەڕی غەزە کە لە 7 ئۆکتۆبەر بە هێرشی ئیسرائیل دەستی پێکرد بۆ وەڵامدانەوەی بزوتنەوەی حەماس کەوتنی حەماسی بەدواداهات جارێک کە حیزبوڵا پەلاماری ئیسرائیلیدا کەوتنیشی قورسی دیکەی حیزبوڵای بەدواداهات لەلایەکی دیکەوە کە چەند ساڵە ئەسەد و هاوپەیمانەکەی بە دیاریکراوی ئێران کە پەلاماری ئیسرائیلە دەن بە ناڕاستەوخۆ ئەمەشمان بینی ینی کەوتنی حکمی 53 ساڵەی بنەماڵەی ئەسەد و لەسەر هەمویانەوە بەشار ئەسەدی بەدواداهات ئەم گۆڕانکاریانی کە هاتوۆتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرژەوەندی وڵاتان و هەرێمایەتیدایە و هەروەها خودی سووریا ئەتوانێت سوودمەند بێت لەم گۆڕانکاریانی کە هاتوۆتە ئاراوە گۆڕانکاری سیاسەکانی دیکە بە دوای ئەم بابەتەدا بەرژەوەندی زلهێزەکان و هەروەها بەرژەوەندی وڵاتانی هەرێمایەتی لە ناوچەکە بەکوێ دەگا ئەمریکا و ئیسرائیل بە دیاریکراوی لە دوای ڕووخانی ئەسەد ستۆپەکەن یاخود نەخێر گۆڕانکاری و کەوتنی دیکەی بەدوادادێ ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری زۆر بەڕێز کاک مەلا یاسین نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە وڵاتی میسر کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێربی کاک مەلا زۆر دەمێکەمانێم دیدارە ساسکەین بەڵام زەناوی بۆی سەرقاڵیتەوە ئامادە نابوو یاخوا بەخێر بێتەوە زۆر خۆشحاڵ با لەوە دەست پێ بکەین ینی دوای 53 ساڵ ینی ئەم بوومەلەرزەی کە جەنابت ناوە ڕووخانی بەشار ئەسەد ینی هەروە ئاسان نییە بەڕاستی یعنی چونکە حکومێکی بتە و 53 ساڵ حکومڕانی بە ئاگر و ئاسن و پێداکوتینی لە سووریا و زۆرێک لە وڵاتانی دەوروبەر بەڕاستی ئەم بوومەلەرزەیە چۆنە بینی لە سووریادا کاک مەلا یاسین بەڵێ زۆر سپاس شەوت باش و شەوی هەموو کارمەندانی کورسات و بینەرانی کورساتیش باش دیارە مەسلەی ئەوەی کە جەنابەت باست کرد کە بوومەلەرزەیەکە بۆ هەموو ناوچەکە بەڵێ من پێم وایە ئەمە بوومەلەرزەیەکە بۆ هەموو ناوچەکە چونکە ئەتوانین بڵێن ئاخر قۆناغی ئەوەی کە ناودا ڕەبیعی عەرەبی 2011 ڕوویدا ئەمە ئاخر قۆناغێتی وهروەها منە مێشتیش تر ئەرز جەنابەت بکەم ئەویشەوەیە کە من پێم وایە ڕژێمەکەی بەشار ئەسەد وەکو ڕژێمەکەی حافز ئەسەدی باوکی پتە نەبوو بەڵکو لە دوای 2011ەوە یا لە دوای 2023ەوە کە کەوتە کۆکردنەوەی ئیرهابیەکان بەرەو عێراقی نرد و ئەمریکا نیگەران بوو لێی تووڕەبوو لەو کاتەوە ئیتر ئەم ڕژێمە تا ئەندازەیەک مەحزوز بوو بەڵام تەوازوناتی ناوچەکە یا تەوازوناتی عالەمی وەکو مەساڵحی زۆر گەورەی ئێران لە سووریایە یا مەساڵحی زۆر گەورەی رووسیا لە تەرتوس و لازقیە کە یەکێک بە بنکە ئەساسیەکانی رووسایە نەزانی ئەمانە زیاتر ئەم ڕژێمەی هێشت بووە دوای 2011 ئەوەی کە ڕوویدا و ناودا ڕەبیعی عەرەبی منتقەکەی لە مصرەوە تا لیبیا تا تونس تا یەمەن ئەمانەی گرتەوە کاتێ سەری لیبیا سووریا هاو سووریا نەکەوت بە پشتیوانی رووسیا و بە پشتیوانی ئێرانەوە بە پشتیوانی حیزبوڵڵاوە بۆ هەموو هێز و خەبیرەی کە ئێران و رووسیا نردیان خۆ ئەگەر ئەو کاتە تا 2014 ئەگەر رووسیا لێگەڕابا ئەسەریش بەشاری چوو بۆ پاڵ ئەوانەی کە کەوتن لەو هێنەیە لەبەرەوە ئەم تا ئەندازێک مەحزوز بوو یەکێک لە هەزە گەورەکان ئەوەیە کە ئەم دوو وڵاتە گەورەیە وا دەرەکەوێ ڕەنگە هیچ بەڵگەیەکی بەڵێ وا دەرەکەوێ ئەم دوو وڵاتە لە ئەخیرا دەستیان لێ بەردابێ لە بەشار ئەسەد بەڵێ دەستیان لێ بەردابێ لە بەشار ئەسبابەکان زۆرە کە دەستیان لێ بەرداوە لێوە دەست پێ بکەم لە رووسیاوە من پێم وایە لە دوای کۆنگرەی یان تەفاهوماتی ئەستانەوە کە قەرارەکان یا بەندەکانی قەرارەکانی ئەستانە بەشار ئەسەد جێبەجێی نەکرد کە کاتێ رووسیا زامن بوو رووسیا و بەتایبەت پۆتین نیگەرانیەکیان بەرامبەر بە بەشار ئەسەد لەلا دروست بوو ئەوە یەک دوای ئەوە ئەسەد نەیەتوانی باش شتەکان بخوێنێتەوە کاتێک کە هەستایەوە بەو شێوەیە وەکە وڵاتانی عەرەبیش قبوڵیان کرد بێتەوە ناو جامعەی عەرەبی و باوەشی کۆمکاری عەرەبی گرتی بێتی ئەو کاتەوەیە بەڵێ
کە کۆنگرەی سعودیە بەسرا کۆنگرەی قمەی جامعە عەربی بەسرا لەوێ بەڕاستی مەسرەکان یعنی باسییانە کرد بە شێوەیەک ئەم پیاوە هاتە سەر ستەیج و هاتە ناو کۆنگرەکەەوە ناویان نابوو تاووس بۆ ناویان نابوو تاووس چونکە تاووس یەکێکە لەو تەیرانەی کە وا بەناوبانگە زۆر نەرجسی و خۆپەرستە زۆر ئەنانیە و پێی وایە بە کلکە جوانەکەی هەموو شتێکە بەڵام کاتێکە کلکەکەی چۆ ناوخۆی ئەبێ بە قەلەمونێک لەبەرەوە بەڵێ لەبەرەوە مەسرەکان ناویان نابوو هاتە ناو ستەیجەوە هاتە ناو کۆنگرە وەکو تاووس زۆر لە خۆی ڕازی بوو پێی وایە بە ئازایەتی خۆی بە پتەوی دەوڵەتەکەی و ڕژێمەکەی توانی سەرکەوتن بەدەستبێنێ لە بیری چوبەوە کە ئەگەر ئێران و رووسیانە بوونایە دەمێ بکەوت بوو ئەمانەوە ئاکا بڵین ئەسەد وەختی ئەوەی هاتبوو بەشار ئەسەد مەبەستم وەختی ئەوەی هاتبوو کە بەڕاستی بکەوێ وەختی ئەوەی هاتبوو دەستی لێبەر بدەن ئەمەی کە زۆر مەسەلەکەیشی قۆستەوە لەم دوایە یەک بابێنە سەر مەسەلەی ئێران یەک ئێران و مەشغوڵی بە حیزبوڵڵاوە دوو ئێران و مەشغوڵی بەناو خۆ دوای کەوتنە خوارەوەی تیارەی سەرۆکی پێش و هەڵبژاردننی سەرۆکی داهات و ڕۆژی هەڵبژاردننیش کوشتنی ئیسماعیل هەنیە وای کرد و کۆمەڵێک قیادات کۆمەڵێک یعنی ئەتوانین بڵێن اختراقات لە ناو ئەجیزە ئەمنیەکانی هەم حیزبوڵڵا هەم ئێران هەم حەماس و ئەمانە دروست بوو وای کردبوو زیاتر سەرقاڵی ئەوە بن ئەم سەرقاڵیێژ وای کردبوو تا ئەندازەیەکی زۆر نەتوان لەگەڵ بەشار ئەسەد بن ئەوە یەک دوو شەڕی حیزبوڵڵا بەو شێوەی لێدانی حیزبوڵڵا و کوشتنی حەسەن نەسروڵڵا و ئەو هەموو قیاداتە و بە تایبەت بڵاوبوونەوەی جیهازەکانی پەیجەر کە زیاد لە 4000 کەسی پەک خست ئەگەر شەیدیشی نەکرد بن نێشی کوشت بن ئەمانە هەمووی بوو بەهۆی ئەوەی ئێران زۆر مەشغوڵ بێ حیزبوڵڵا زۆر مەشغوڵ بێ وەستانی شەڕی حیزبوڵڵا لەگەڵ ئیسرائیلە بوو بە فرسەتێکی باش کە نابێت تورکیامان لەبیر بچێ دەمێک کە تورکیا بەداخەلەوەی کە بەشار ئەسەد مەرحەبای ناکە مەسەلەن یەکێک لە مسلەکان کاتی خۆی تورکیا دەستی ڕاکێشا ئەردۆگان وتی وەرە با دەست بکەین ناو دەستی یەکەوانێ ئەو زۆر بە بوغڕایی زۆر بە لە خۆبایی بوون وتی لەسەر چه ئەساسێک هەر جوای بشینەدایەوە دیارە ئەمە لە دڵی تاوەکو لە خاکەکەمان نەکشێنەوە ئێمە دانیشتمان لەگەڵ ناگەین یەکێک لە دیارە ئەمە لە ناخی تورکیا شامایەوە لە ناخی ئەردۆگان و دارودستەکەی ڕژێمەکە ئەوی شامایەوە ئەمانە هەموو بوو بەهۆی ئەوەی کە باش خۆیان ڕێخەنەوە جەماعەتی ئەدلب یانی جەماعەتی ئەوەی کە پێڵێن هەیە تەحریری شام و باش خۆیان سازکەن بۆ هجوومێک دوای ئەوە گەندەڵی زۆر حەسار بەهۆی قانونی قەیسەرەوە کە ئەمریکا لەسەری داینابوو وای کردبوو یعنی ئەفرادی جەیشی سووری هەندێکی وای لێ هاتبوو 3 مانگ تا 4 مانگە معاشی وە نەگرتووە معاشەکەشی تەنها 4 دۆلارە باش یعنی ئەگەر بە دۆلار حسابیکەی بەرامبەر بە لیرەی سووری 4 دۆلار کەواتە زانیاری کە بڵاو بوو یان و جێیشەکە شەڕی بۆ نەکرد عادەتەن جێشیش ئەڵێ الجيوش تمشي على بطونها يعني جيشش کە پارەی نەبوو کە ئازوقەی نەبوو کە عتادی نەبوو شتێکی نەبوو خۆ شەڕ بە چی بکە خۆ شەڕ بە دەمودیان و بە نینوەک ناکرێت بەتایبەت لەم زمانەیە ئەوانش بابەتی ئەو بوون لەبەرەوە زەمان و زەمینە ساز بوو بۆ ئەوەی ئەم هەزەیە دروست بێ لە مەنتقەکەی و ئەویش بکەوێ مەسەلەی ئەوەی کە جەنابەت باست کرد لە مقدمەکەت کە شتی تری بەدوایە بێ من پێم وایە مەسەلەی کەوتنی ئەسەد بەو شێوەیە و ئەو ڕژێمە لە سووریایە کە سووریا منتقەیەکی جیۆسیاسی زۆر گرنگی هەیە پێم وایە تەرەقوبێکی زۆر گەورە لە ئەمریکاوە هەیە لە ئەوروپاوە هەیە لە وڵاتانی عەرەبیەوە هەیە و هەروەها تورکیا و ئیسرائیلیش لەم بابەتەیە دەستیان هەیە و کردیان تۆزەکە تورکیا زۆر بەزەقی دەستی هەیە کاک مەلا یاسین بێمە سەر مەسەلەی تورکیا ئەگە باسی تورکیا بکەین من پێم وایە تورکیا ئێستا خۆی بە ساحەبی سووریا ئازانێ جەناب دەزانی لە ماوەی 10 ڕۆژی کەوتنی بەشار ئەسەدا وەزیری خارجیە کە ئێستا لە دیمەشقا 2 جار سەفەری کردووە ئەم ئێوارەیە کۆنگرەی ڕۆژنامەنووسی لەگەڵ ئەبوو محەممەد الجۆلانی بەست و بە ڕئیس ناوی هێنا لە ئەوڵە یەکەم لە دیباجێ قسەکانیە وتی فلانە کەس بەڵام لە دوای قسەکان لە دوای جوابدانەوەی بۆ قسەکانی هەموو جارێک و ڕئیس بۆ مەلاسینەکە دیقەتت دابێت لە دوای ینی کەوتنی ئەسەد ڕاستە ئێمە ئەحمەد شەرع ئەبوو محەممەد جۆلانیمانە بینی بە جلە سەربازیەکەی و بە شێوازێکی ینی جیاواز دەرەکە بەڵام ئێستاکەی بینین ینی شێوازی ستایل و جلوبەرگیشی گۆڕاوە ینی لەبەرکردنی قات ینی ئەتەکێتێکی دانیشتن و پێشوازیکردن لە شوێنەکەی بەشار ئەسەد لە سەرجەم ئەو وفودانی کە دێنە لای کاتە ئەم گۆڕانکارێنی کەی بینی و جەنابی شتکاڵی هاکان فیدان بە ڕێز ناوی بردووە ئاماژن بۆ چی کاک بەلایەسی بە تایبەتی بۆ یەکەم من پێم وایە ئەم کوڕە زۆر زیرەکە ناڵێم ئەم پیاوە ئەڵێم ئەم کوڕە چووکە هێشتا گەنجە ینی موالیدی هەشتاکانە بەڵێ ئەمە زۆر زیرەکە
و من پێم وایە زۆر باشیش ڕاهێنراوە. یعنی ئەگەر ملاحەزە بکەی مقابلەکەی دوێنێ لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ CNN بوو پێم وا بێ بڵاو بووە ئەو کابرایی سەحەفێکە 4-5 جار ئەویست ئیستیفزازی کا ئێوە ئیرهابین ئێوە واتان کردووە تۆ ناوە دوا بووە زۆر لە سەرخۆ بە تەرتیب جوابی پرسیارەکانی دایەوە هیچی شتێک نەدەچوو هەرچی ئەو پێوە ئەو تێک ناچوو تەنانەت ئەو لێ پرسیوتی ئێمە بەلاتانەوە مهمە دنیا ئێستا ڕقی لێتە زۆر بە ئاسانی و زۆر بە خوێنساردی وتی من دنیام بەلاوە مهم نییە گەلی مصرم گەلی سووریا بەلاوە مهمە ئەمە بەلاوە ئەمە مەسلەیەکی زۆر مهم من پێم وایە باش ڕاهێنراوە بەڵێ دوای ئەوە هەموو حرەکەیەکی لە یەکەم ڕۆژەوە ئاماژەیەکە چ بۆ ناوخۆ چ بۆ دەرەوە مەسەلەن لەسەر مەسلەی هێزە چەکدارەکان یان فەسائلە چەکدارەکانی سووریا بەعام قسەی کرد لەسەر مەسلەی دامەزرانەوەی جێیشی سووری بەعام قسەی کرد لەسەر مەسلەی دامەزرانی حکوومەتی تازە بۆ معلوماتێ هەندێک مصطلحەیە مەفروضە ئێمە تێ بگەین ئەوەی ئێستا دایناو ناوی ناوە حکوومە مؤقتە فەرقێ لە بینی حکوومە مؤقتە و حکوومە انتقالیە حکوومە مؤقتە هیچ صلاحیەتێکی نییە تا مانگی انتقالەکە صلاحیەتی ئەمانەی خوارەوەی هەیە دروستکردنی هەیئەتێک بۆ دەستور تەنظیمکردنی انتخابات ڕێخستنەوەی پەرلەمان ئەنجا تەسلیمکردنی دەسەڵات بەو حکوومەتە شەرعیەی کە دێ ئەمەی ئەم ناوی ناوە زۆر زیرەکانە ناوی ناو حکوومە مؤقتە بۆی کەس عاجز نەبێ بە هەموو کەسی ژەڵێ ئێمە لیژنەیەکی ئیستیشاری دروستەکەین وا دەکەین ئەگەم لە حەزە بکەی هەندێک شتەیە ڕسائلی زۆر مهمیتیایە لە مقابلەکەی لەگەڵ ئەمریکیەکەیە لە ئەوەڵ هەتا ئەخیر نەکەلیمەی ئەڵڵانە بسم اللهە ئینشاءڵڵای بەکارنێنە لە هەموو شتەکانێ بۆ مستەقبەلیش کەیوت نێوت ئینشاءڵڵا وەکو وڵاتانی تری مسلمان و ئەمانە هەمووی ئاماژەی عجایب ینی یەشێک هەر لەو ئاماژانەی دیکە ینی خۆم لەلایەن ئەمریکاوە داواکرا بوو بەڕاستی ینی 10 میلیۆن دلار دانرابوو بۆ کەسەی کە ینی شوێنی کەشفەکە ئێستا تا شوێنی کەشفە باربارە لیڤانی جێگیری وەزیری دوێنێ مەسلەی دوێنێ 10 میلیۆنەکە ئیلغاکرا ئەمە بەڵێ من پێم وایە ئەگەر بە عیلمی ئەویش نەبوو بێ ینی پێیان نەوت بێ ئەم تورکیەکان کە ئەم ئەمەلیان بەدەستەوەی بۆ ڕوخانی بەشار بەم شێوەیە ئەمریکا ئاگای لە هەموو شتێک بووە ئیتر چاوی نوقانوە و توێتی ئاگام لێ نییە مەسلەکە چۆنە نایزانم و هەروە ئیسرائیلیش ئاگای لێ بوو سوودمەندی یەکەمیش تا ئەمڕۆ ئیسرائیلە چونکە ئیسرائیل یەکەم هێزی کوێ لە کۆڵەوە بوو دووهەم ئەو منتقانەی گرت و مسۆگەری کرد کە ئیتر لەمە دوا بۆ جۆلان و ئەمانە هیچ مشکلێکی بۆ دروست نەبێ جۆلانی داژی بەڵێ هەمووی وەنزیکیش بۆتەوە لە دوای بەم فاوەزە و بەم ساومەیەکی زۆر نەبێ ئەم شوێنانە بەجێنیان بەڵام ئێستا بمبورە ئێستا لە هەموو کەسێ زیاتر کە ئەترسێ یەکەم وڵات ئیسرائیلە کە ئەگەر دەوڵەتێکی ئیسلامی یان خلافەتێکی ئیسلامی سنە بێتە پەنایەوە خەتەرەکەی لە خەتەری زمانی بەشار ئەسەد کەمتر نابێ ئەمە لایەنێکە کابێ بیزان ئیسرائیل دوو ئەوەی کە زۆر ئێستا ئەترسێ و تەرەقوبەکە و سباقێک هەیە لە بینی ئەوانە عەرەبەکانی خەلیج لەگەڵ مەسر یعنی سعودیە ئیمارات مەسر لەگەڵ بەحرین زائید هەندێک وڵاتی تر ئەمانش تەرەقوب و ترسیانەیە کە ئیمتیدادی خلافەتێک بێ وەکو داعش هەرچە من وای نابینم بۆ بڕاستی بۆ خۆم تەفاعولم هەیە تا ئەندازەیەک و مستەقبلەکەی بۆ ئەم دوو ئاماژەی کە جەناوت ینی باسیەکی بە تایبەتی ئەمەی ئیسرائیل کە ئەم مەخاوفەی هەیە بەڵام ینی لەگەڵ ینی ئەمەیان ناڵێکی بۆ نمونە ئەوەی کە دەوترێت لەسەر ئەحمەد شەرع ئەبوو محەممەد جۆلانی کە لە ڕابردوو ئەڵەن هەر خۆی ینی زۆرێک لە سەرکردەکانی ئەلقاعیدا و دواتریش کە دەبنە داعش سەرکردەکانی داعش ینی ئەم شوێنەکانی کەشف کردوون و لەسەر دەستی ئەم ینی لە ناوبراون و تەسفیە کراون تاوان ئەمە بەکێ بە پاڵپشتی ئیسرائیل کەواتە پێدوانی ینی ئەبوو محەممەد جۆلانی ئەحمەد شەرع خۆی بەشێک بێت لە مخەتەتە ئیسرائیلەکە کاگمەلایەسی من ئەوە کورسات قەناتێکی معتەبەری کوردیە کە زۆرم خۆشەوێ نامەوێت بەڕاستی بە ئەلغاز و بەبێ معتەیات و ئەدلە قسە بکەم بەڵام ئەوەی کە ئەیبینم وەک ئەرزم کردی لە ئەوڵەوانەیە یەک کوڕێکی زیرەکە دوو زۆر باش تربێت دادراوە سێ هیچ مەلامحی دروستکردنەوەی خلافەت و دروستکردنی دەوڵەتی ئیسلامی ئەمانە نە لە تەسریحیا نە لە مقابلەکانیان نە لە تەسەڕوفیان نابینی یعنی مەسەلەن ئەو کابرایە لێ پرسیوتی تۆ بۆ وات شعورت برینار کرە و کچەکەوتی با بێم ڕسمە لەگەڵ بگرم وتی لە چگنەکەی نایگرم
وتی من ئازادم ئەو ئازادە بێ ڕسمم لەگەڵا بکرێ منیش ئازادم بەو شێوەیە پێم خۆشەکە لایق بە من بێ چۆن دەرکەوێ. ئەمە جوابێکی زۆر دیپلۆماسی عەقلانەیە. لیان پرسی تۆ خلافەتێک دانێ بە ئیسلامی وتی خەڵق قەرارەدا با قانون دان دەستور دانین با دەستور قەرار بدا ئالیەتی نظامی ئێمە چۆن چۆنی بێ. ئەمانە هەموو جوابی زۆر زیرەکانەیە. لەبەرەوە ئەگەر لەسەری بڵێن کە بەسەرەوەی جەنابەت باست کرد ناچمە ئەولایەنەوە کە بڵێن گویا جاسوسی کردووە لەسەر خەڵکەکانی خۆی ئەمانە، بەڵام ئەوەی ئاگام لێیە ئەوانەی کە هێناونی بۆ ئیدارەی حکوومەتە مۆقەتەکە ئەوانە بوون کە لە ئیدارەی ئیدلبا لەگەڵیا بوون. ڕاست خەڵق ڕخنی هەیە ئەڵێ ئیدارەی ئیدلب بچووکە بەڵام ئیدارەی سووریا گەورانە بەڵێ خۆیش نەیوتوەنە لەسەر مەسەلەکانی هەموو جارێک باسی ئەوە کا بە شێوەیەکی ترکە ئەمە حکوومەتی موقەتە تا دامەزرانی حکوومەتی ئینتیقالی. بیرمان نەچێت لە سەرەتاشەوە یەکسەر ینی ئیستیشارە و ڕایۆژی کرد بە سەرگۆزیرانی سەردەمی ینی ئەسەد و سەرجەمە حکوومەتی کە هەبوو ئیستیلام و تەسلیمی کرد. ئەمە شتێکی مهمە. ئیستیلام و تەسلیمی کرد لەگەڵ حکوومەتەکەی پێشوو ئەوانیش کۆ کردەوە ئەوکانی خۆشیێنە دەور تەسلیمیان کرد. ئەمە شتێکی مهمە بەڕاستی. ئەمە هەموو ئەم خەتوانە من پێم وایە خەتوەی تا ئەندازەیەک ئیجابین، بەڵام ئەبێ هەمومان بەتایبەت گەلی کورد بەتایبەت ڕۆژاوا تەرەقوبیان هەبێ لە هەموو شتێک. و من پێم وایە ئەگەر باسیێکی زۆر باسی محەممەد جۆلانی ئەحمەد شەرعمان کرد بە شێوەیەکی ئیجابی، من پێم وایە برادەرەکانی خۆمان بەتایبەت مەزلوم کۆبانی بەقەد ئەو زیاتریش لەو عاقلانە بە حەکیمانە تەسەڕوفەکە هەموو قیادەکانیان، ینی مەسەرەن ئیلهام ئەحمەد وتە بێژەکەیان مەزلوم کۆبانی خۆی بەڕاستی زۆر بە شێوەیەکی عاقلانە و بە سیاسیانە لە سەرخۆ تەسەڕوفەکەن و قسەکانی سیرکە قسەکانی ئەبوو محەممەد جۆلانی سەبارەت بە فەسائلە مسەلحەکان لەگەڵ قسەکانی ئەبوو مەزلوم کۆبانی تا ئەندازەیەکە گرێتەوە. ئەوی ژەڵێ مامانەوێت سووریایکی موحەدمان هەبێ، ئەوی ژەمانەوێت جێشێکی موحەدمان هەبێ، ئەوی ژەڵێ هەموو فەسائلەکان لە ژێر سایەی جێشی سووری تازەیە یەکگرتووە کۆکەینەوە. و هەرواشتیش تری وت ئەو کابرا سەحەفێ لێ پرسی وتی باشە چۆن معالەجەیانەکەن بە چەک وتی نە، وتی بە مفاوەزە بە قسەکردن بە گفتوگۆ لەگەڵیانە بە شێوەی قانون ئەگەینە. کەواتە کاک مەلایەسین ئەو جوڵانەی کە بە تایبەتی باست لە کورد کرد لە ڕۆژاوی کوردستان هەر خۆی لە دوای ڕووداوەکانی ساڵی 2011 کورد بووە خاوەنکیانێکی سربەخۆی خۆی تا ڕادێک ینی فیدرالیشی هەبوو لەو ناوچانی خۆیە و کۆمەڵێک کانتۆنی دروست کرد و حکوومەتی دروست کرد لەو ناوچانە و دانپیادانانێکی ینی ئەمریکی و هەندێک لایەنی دیکەش هەبوو بە حەقا، چکە بۆ ئەمریکیەکان تا ئێستاش تا ئەم ساتی کە ئێمە گفتوگۆکەین لەسەر هێڵن و کورد لە ڕۆژاوی کوردستان بە هاوپەیمانێکی سەرێکی خۆیانە بین لە شەڕی داعش ئەوە تا ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ هێزەکانی خۆی لەوێ زیاکە چەک وەستیحابات و تەنانەت ئەو ڕۆڵی هەبوو لە ئاگربەسی هەسەدە و تورکیادا کە بۆ مەوەسەلی کۆبانی و من بەجوو ئەماناتۆ تارەوە. ئەو جوڵانی کە کورد و سەرکردەکانی کورد لە ڕۆژاوی کوردستانی کەن تا ئەندازەیە دەتوانین بڵین دیبلۆماسی و باشە، بەڵام لەلایەکی دیکەشەوە بینین کوردان لەوێ کە ئەنە کەسە و ینی هەسەدە هەیە تا ئێستا خۆیان ڕێک نەخسۆتەوە. ئەمە لە بەرژەوەندی کوردە لە ڕۆژاوی کوردستان. بێگومان هەموو ڕێگنەکەوتنێکی گەلی کورد، هەموو ڕێگنەکەوتنێکی قیادەی سیاسی کوردی لە هەر پارچەیەکی کوردستانە بێ بۆ بەکارەسات بووی. هەر لە هەرێمی خۆمانەوە لە ساڵی 94 بیگرە کە ئەوەی بەسەرمان هات بە ناو شەڕی ناوخۆوە، هەتا ئەوەی بەسەر کۆمەڵ و دیموکرات هەو لە ئێران، هەتا بەوەی بەسەر ئیماراتەکانی کورد هاتووە لە ئیماراتی بابانەوە تا سوێران لە زمانی عوسمانی و سەفەویە. ئەمانە هەمووی سەبەبی ئەوەیە کە هەموو ڕێگنەکەوتنێک نەبووین بەڵا بووە بۆمان. ئەمان من پێم وایە تا ئەندازەیەک باشترێکە لە بەرەم سەبەبانی خوارەوە. یەک ئەوان بەڕاستی مەرجەیەکی باشیان هەیە کە ناوی قوات هەسەدەیان بە سووریا دیموکراتی و بە قیادەی مەزلوم کۆبانی. دوو ئەم پیاوێکی لەسەر خۆ هێمنە و زۆر سیاسیان عاقلانەش ئیشەکە و بیرەکاتەوە. دوو ئەو یەک مەرجی هەیە لەگەڵ ئەنە کەسەیە، یعنی خۆ مەرجەکەشی زۆر مهمە. هەمومان نەزانین تورکیا تا ئەم لەحزەیە چ دوژمنێکی سەرسەختی قەسەدە و مەسەدە و ئەنەوەی پێڵن کاڵم مەسەدە مەجلس سووریا دیموکراتی و خۆیان ناوە ویان ناوێنێت لە مەسەر. قەسەدە ینی قوات سووریا دیموکراتی، مەسەدە ینی مەجلس سووریا دیموکرات. فەرقی نییە لە چەندێک دژی ئەوانە، بەڵام ئەنە کەسە خۆیان بەستێتەوە بە تورکیاوە. مەزلوم کۆبانی یەک تەنها شەرتیە، ئەڵێ دەست لە تورکیا بەردەن فەرمو دەستمان لە ناو دەستی یەکا بێ، هیوارێکی ناوخۆی. بەڵێ ئەمە زۆر مهمە. و من پێم وایە ئەحمەد شەرعیش کردێتی بە مەرج کە ئەبێ یەک وەفدیان بێ
ضمنن يعني هیچ باز نەکراوە تا ئێستا بەڵام ئەوەی گوێم لێ بووە داوایان کردووە کە کورد یەک وەفدی هەبێ وەکو هەموو معارزەکانی تریش هەموو فەسایلەکانی تر کە مفاوەزاکەن لە دیمەشق لەسەر مەسەلەکان ومێ دەکەم پێچیش بێن لەسەر ئەو مەسەلەیە کورد وەفدێک بنێرێت چونکە بەڕاستی بە عاقلانە ئیشەکەن و نەسیحەتکەری باشیان هەیە گوێژ لە خەڵقەکردن بەڵام خەتەری گەورەی ئەمڕۆ لەسەر کانتۆنەکانی ڕۆژاوایان ئیدارەی زاتی ڕۆژاواکە لە بیرمان نەچێ ئیدارەی زاتی ڕۆژاوا ئێستا لە حکوومەتە موقەتەکەی ئەحمەد شەرعی شەرعی ترە قانونی ترە چونکە کۆنگریان بەستووە انتخاباتیان کردووە هەموو شتەکان بە هەڵبژاردن کردووە هاوسەرۆک و سەرۆکیان هەیە بە شێوەیە خەریکە دەستور دانێن و تێکیاندا لەسەر نەسیحەتی ئەمریکیەکان کە زەرەریان نەبوولەوەیە ئەمانە هەموو وای کردووە کە ئەتوانین بڵێن ئیدارەی زاتی ڕۆژاوا لە حکوومەتە موقەتەکەی ئەحمەد شەرعیش شەرعی تر و قانونی تر بەڵێ ئەمە لایەنێکی باشە بەڵام ئەبێ لە بیرمان بێ کە ئێستا عەرقەلە لەم پەڕی سەرەکی بەردەمی ئەمان تەنها تورکیایە و تورکیاش من پێم وایە بێ بگەڕێنەوە بۆ بابەتیش تر کە زۆر مهمە وەکو باسمان کرد دوو سەفەری وەزیری خارجیەی تورکیا ئێستا لەوێ بووە یعنی سەفەری ئەمەی ئەمڕۆیان ئەتوانم بڵێم پەلەپەل و هەڵە داوانەیەکی پێوە دیارە لەبەر دوو سەبەب یەک هەر ئەمڕۆ سعودیەکان وەفدێکی گەورەیان نارد بە سەلاحەتی زۆرەوە کە مەندووبی دیوانی مەلەکیان لەگەڵا بوو ئەمە تورکەکانی تا ئەندازەیەک ترسانوە هەر دوێنێ ئەوە بوو خۆمان بینیمان دوێنێ و پێرێ وەفدێکی ئەمریکی هاو و ئەوروپەکانش لەسەر خەتن تورکیا ئەوێ زۆرترین سەیتەرە و زۆرترین کۆنتترۆل و زۆرترین دەست و دەم و دەنگ و دەوری دەست و دەم و دەنگ و دەوری لە ناو سووریای بەڵام کاگەلاسین پێ دوانێ ینی ئەم دەور و دەم و دەستەی تورکیا ڕاستە لە سەردەمی ئۆپۆسیۆن بوونەوە ئەم پاڵپشت و هاوکاریان بۆ بە ڕووی مادی ڕووی لۆجستی ڕووی سەربازی و زۆرێکی ژە چاودێرانی دۆخەکە دەڵێن ئەمە تورکیا ئەمانی بردوۆتە سەردەسەڵات بەڵام میرمان نەچی ینی سووریایەکی عەرەبیە و لە باوەشی عەرەب نزیکترەوەکو لە باوەشی تورک و لە باوەشی ئەردۆگان پێ دوایە ئەم جوڵەی سعودیە هەروە بێهۆبێکە ئیکا بۆ ئەوەی کە سووریای عەرەبی بگەڕێنێتەوە بۆ نێو باوەشی وڵاتانی عەرەبی چونکە جوڵەیشی دیکەشەیە لە داهاتوودا پێدەچێت میسر لەگە فەڕەنسا و بە هەمان شێوە ینی تورکیاش تا ڕادەیەک بەشدار بێت وەکۆی دەوترێش قەتەری ژای لەگەڵیانە بێت پێ دوایە سووریای داهاتوو و سووریای نوێ ئەگەر ئەحمەد شەرع و هاوڕێکانی و ئەوانەی دیکە کە ئەوان بانگەوازی بۆ دەکەن سووریایەکی دیموکراتی و پەرلەمانی و دەستوری پێک بێنن لە وڵاتانی عەرەبی نزیکترە بن یاخود نەخێر لە تورکیا نزیکتر بن کە پاڵپشتیان بۆ لە کاتی سەورەیە ئەوە پرسیارێکی زۆر جوانە ئافرم دەست خۆش بێ من پێم وایە ئێستا تەحەدیەکە یان ململانەکە لە بینی عەرەب و تورکیایە بەرامبەر بە سووریا زۆر گەورەیە ئەتوانم ئاوای قیاس بکەم ئەگەر ئیجازەم بدەی بە شەرەکەم یەک غەرب و ئەمریکا و ئیسرائیل ئەمانە پێیان وایە کە ئەمە فکر و عەقڵیەتی ئەردۆگانێکە خوێندویانەتەوە پێیان وایە وەکو چۆن عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن بە جوانی وەکێلکەیەکی پاکراو تەقدیم بە ئێران کرا غەرب و ئیسرائیل ئەمریکا تورکیاش خۆی پێی وایە سووریا لە دوای کەوتنی بەشار ئەسەد وەکێلکەیەکی پاکراو ئەدرێتە دەست تورکیا بۆ ئەوەی سراعی دێرینەی 500 ساڵ لەمەوە پێشی سەفەوی و عوسمانلی زیندوو بکرێتەوە زیندووکردنەوەی ئەم سراعە بەم شێوەیە بێ سراعی سەفەوی و عوسمانلی ئیمارەتی بابان و سۆرانی فەوتان سراعی سەفەوی و عوسمانلی بەغایدایە دەست ئەم جارێک دەست سەفەویەکان جارێک دەست تورکەکان و هەروەها تا تورکیش دەستیان گەیشتە مەسر ئەمە بابەتێکە پێم وایە ئەوان هیچ پێیان ناخۆش نییە کە ئەم سراعە لە بینی دوو مەزەبی ئیسلامیە دوو زلهێزی گەورەی خاوەن حەزارەتی گەورە هەردووکیان یەکیان لە ناتۆیەکیان چۆتە نادینەوەی عالەمەوە ئەم ململانیان هەبێ لە منطقەیە بۆ خراپە ئەمە لایەنێکە ئەبێ لە بیرمان نەچێن لایەنی دووهەم بینی سەر عەرەب و تورکیا من پێم وایە ئەم تەحەدایە زۆر گەورەیە لە بینی تورکیا و عەرەبا چونکە تورکیا ڕاستە سەیتەرەیەکی هەیە ئێستا بەسەر ئەم حکوومەتۆکەی ئێستا هەیە و بەسەر ئەحمەد شەرع و دار و دەستەکەیە بەڵام بۆ ئیعماری سووریای وێران تورکیا سوالکەرە تورکیا پارەی نییە فەقیرە هیچی نییە ئەوەی کە ئەتوانێت سووریا هەستێنێتەوە لە ڕووی ئیعمار و ئیقتصاد و تەنمێی ئیقتصادی و حەزاری و مالی و ئەمانەوە عەرەبیش توێیە سعودیە و ئیماراتە ڕاستە قەتەر مەلعەنەتێکی کرد خۆی ئێستا مەسەرەن سعودیەکانەوە من لە مەسر بینی من
مصریەکانی جویان پێڵێن ئەڵێن تورکیا و قەتەر خازوقێکیاندا لە سعودیە و لە ئیمارات لە تەپڵی سەریانەوە دەرچوو ناوێنێن خازوقێکیان لێدان لە تەپڵی سەریانەوە دەرچووە چونکە ئەمە فیتێکە کراوە بە حساب سعودیە و ئیمارات و ئەمانە زۆر باش ئاگای لێ نەبووە تەنها ئەوەی ئاگای لێ بووە قەتەر و ئیمارات بووە ڕەنگە قەتەر بتوانێت هەندێک ئیشکال لە ساڵحی تورکەکان لە ڕووی اقتصاد لە ڕووی ئەعمارەوە بەڵام ئەوەی کە زۆر ئیشی پێکرێ شەریکاتی خاوەن خبرەی مصریە بە پارەی سعودیە و ئیمارات ئەم تەحەدیە لە بینی تورکیا لەلایەک و عەرەب لەلایەک ئەو کاتە دەرەکەوێ ئایا سووریا بە چ لایەکە زیاتر ئەشتێتەوە هەر بیریشمان نەچێت کاک مەلاسی ینی سووریا ئەمەی کە ئێستا ینی بەڕێوەی دەبا ینی تەنها ئەو بەشە ئۆپۆسیۆنە بوون کە پێشتر لە حکوومەتەکەی بەشار ئەسەد هەڵگەڕابوونەوە شۆڕشیان کردبووە ینی ئەمەی کە ئێستا لێ بەرەماتوو ئەوەیە بەڵام ینی بیرمان نەچێت لە ناوچەی عەلەویەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا یعنی خۆپیشاندان هەبوو دژیەوە بوون کە سیستمێکی ئیسلامی لە وڵاتە بێتە ئاراوە لە تەرتوز بە ئامانشیەوە ینی خۆپیشاندان هەبوو ینی خەڵکی ئەو ناوچەیەش بە ئامانشیەوە خۆ تا ئێستا ینی ئەوەی کە دەوترێت هێزەکانی ئۆپۆسیۆن لێ باڵا دەستنین حکوومەتی ڕووسیا بەڵام لە بیریش نەچێ لە ناو دیمەشقیش ئەمڕۆ مزاهرە بۆ ئەیانوت ئێمە حکوومەتێکی مەدەنی ئەلمانیمانەیە و دینیمان ناوێت لە گۆڕەپانی ئومەوی شعارێکیان نووسی بوو دیموقراتی لا للدينقراطي کەواتە ینی جوڵەکانیش لە سووریا بەو ئاراستەیە کە ئەم حکوومەتە ئەگەر حکوومەتێکی بەرەو ئیسلامیەت بڕوە و ئەگەر حکوومەتێک بێت ینی دەعمێکی تورکی تەواوەتی هەبێت لەوە چێ لە ناخۆی سووریشە مەقبول نەبێت کەواتە دەنگەکانیش لەوێ ینی بەرزە و ئەگەری کەوتنی ئەم حکوومەتە ئەگەر موقەتیش بێ لە ئارادایە بەڕاستی کاک مەلایەسی من ئەگەری کەوتنی نابینم کەوتن نایین لاوازکردنی یا فەشەلهێنانی ئەمەنا حکوومەتە ئینتقالێکە چونکە من پێم ئەوەی من ئاگام لێ لە مەسر و لە ئەو ڕەفیق و برادرانم کە هەم لە ئیمارەتیەکان هەم لە سعودیەکان بە هیچ شێوەیەک عەرەب قەتەری لێ دەرچێ عەرەب حکوومەتێکی ئیسلامیان قبول نییە و ئەتوانم بڵێم سعودیەکان تۆقیون مەرعوب لە هاتنی تەیارێکی ئیخوانی متتەڕیف بە قیادەی تورکیا لە مەسەلەیە لەبەرەوە من پێم وایە ئیمارات و سعودیە چ بە پارە بێ چ بە نفوزیان بێ لە عالەمە بەرامبەر بۆ ناوەستن و هەروەها اتفاقێک ڕەنگە تەوافقێک نە اتفاق تەوافقێک هاوبیریەک لە بینی ئیسرائیل و عەرەبا هەبێ بە تایبەت سعودیە و ئیمارات لەلایەک و ئیسرائیل لەلایەک کە نابێ حکوومەتێکی ئیسلامی ئیخوانی لە سووریا بێتە سەر حکم ئەمەش لایەنێکە ئەمانە هەمووی تەحەدی و لەمپەرە لە بەردەمی ئەفکارە تەوەسوعەکانی ئەردۆگانە بۆیە چێتە سەریانە داهاتوو پێمانڵێ باشە هەر بۆ ئەوەی کە ینی ئەردۆگان و تورکیا کە بۆیان نەچێتە سەر قسەیشی دیکەش هەیە تاڵمن ینی جەنابیش زۆر باشتر لە من ینی شارەزایت و ئەزانیت و خوێندنەوەکانت بۆ دۆخەکە چکە جەنابەت ینی چەندین ساڵە لە میسریت و ئەزانی ینی بەرژەوەندی عەرەب لەکوێوە دەست پێکات وەکێ ئەتوانێت پارێزگاری لەم مەدەعروبەیە بکات کە هەیە ینی بۆ نمونە ئێران کە چەندین ساڵە ینی پاڵپشتی لە حکوومەتی ئەسەدی باوکو و ئەسەدی کوڕ کردووە و هەمیشە بەرژەوەندەکانی ئێران لە سووریا ئەوەندە زۆر بوون کە لە ناو ئێرانە ئەوەنە زۆر نەبوون بەڕاستیانی کاک مەلایەسی ئێستا دەسوپی ئێران بڕاوە لە وڵاتەیە بەڕاستی بەرژەوەندەکانی ئێران لی درراوە ینی کە ئەو وڵاتە بینا ئەکرێتەوە بەرژەوەندی ئێرانیتیان نابێت بەڵام پێ دوایە ئێرانێکی سەفەوی کە مەملانیشی دوور و درێژی لەگەڵ ینی تورکایەکی عوسمانیدا هەیە هەروە بێدەنگ بێ بۆ بنیادنانەوەی سووریا هەندێک لە چاودێران ئەڵێن پێدەچێ ئێران ئەم جارە لە پەنجەرە و دەرگای کوردەوە لە ڕۆژاوی کوردستان بێتەوە ناو بابەتی سووریا بۆ ئەمەیان جەنابەت چێڵێ واللهی من پێم وایە ئێران لە یەکەم ڕۆژەوە ئیستیسمارەکەی لە سووریایە ئیستیسمارێکی موفق نەبوو لە بەرەم سەبەبانە یەک بیرمان نەچێ سووریا معقەلی ئەمەوێکانە بە کوژ و بڕی شیعە و لە حەسەن و حسەین و عەلێوە ئەمەوێکان لە مزگەوتی ئەمەوێەوە دەستیان پێکردووە لەبەرەوە ڕۆژێ لە ڕۆژان نابینی تەئیدێکی زۆر یا ئیمتیدادی و تەجەزورێکی زۆری شیعەگەری لە ناو سووریایە دروست بێ ڕاستە بۆ معلومات لەم چەند ساڵەیە لەم 11 ساڵەی کە ڕابورد هەوڵیان داوە زۆر دیموگرافی سووریا بگۆڕن و شیعە بەرە و پێشبەرن و یارمەتیان بدەن بەڵام پێم وایە بەم حرەکەی جۆلانی ئەمانە هەمووی بەباچوو لەبەرەوە ئیستیسماری ئێران لە سووریایە ئیستیسمارێکی موفق نەبوو من دەمێکە ڕێیم وایە هەزار ڕەحمەتی لێبێت زمانی مامجلایشەوە من ڕێیم وا بوو کە ئیستیسمارێکی موفق نابێت ئەمەمان لە بین نەچێت ئێران ناچێتەوە ناو یاریەکە ناتوانێت ئەچێتەوە بەڵام ئایا سەرکەوتووە بێیانە ئەوە نازانین
چکە تاکە ڕێگەی ئەتانەت بۆ لوبنانیش تاکە ڕێگەی باشی موفقی سەلامەت بۆ حیزبوڵڵاه سووریا بوو خۆ کە سووریا نەما سووریاش بەو دەردەچوو پێم وانە سەرکەوتوو بێ ئەمە یەک دوو وەڵای ئومێدی ژەکەم ئێران ئەوە ئومێدە تەمەنایانی هێڵێن ئێران هەوڵ نەدا لە ڕێی کوردەوانەیە بچێتەوە چکە کورد ئێستا ئەوەی تاکە کەس کە پشتیوانی کوردەکە ئەمڕۆ نایشارینەوە بەڕاستی بە ئاشکرا و بە قووەت و دی مسیڵی عینی عینەک ئەمریکایە ڕاستە لە ژێریشەوە ئیسرائیل قسەکانیشی هیچ نیبە بۆ معنەویاتی ئەفراد و خەڵق باشە بەڵام من پێم وایە هیوادارم ینی هەوڵ نەدرێت لەو ڕێوە بچنەوانێت چونکە یەکێک لە مشکلەکانی ئەمریکا لەگەڵ قەسەدە و مەزلوم کوبانی ئەوەیە پیان دەڵێنان با بە تۆزێک تەپوتۆز و مۆرچی پەکەکە لە خۆتان بسرنەوە تا ئێمە قسەیەکمانە بە بەرامبەر بە تورکیا خۆ ئەگەر ئێران ئەوە بکات دیارە هەول بە ڕێگەی قەندیل و ئەمانەوە بێ لەبەرەوە من پێم وایە قاساز نییە موفق نابێن بۆ کوردیش زەرەرە بێ بۆ کورد زەرەرە و تەسەوریش ناکەم کوردی زۆر ئەوەنە جێل بێ ئەوە قبول بکات جارێ باشە بۆ یەکێکی دیکە لە زلێزەکانی ینی ئەم بابەتە کە ینی ومانەزانین رووسیا ڕاستە جەنابی تاماژەت پێدا لە ڕابردوو و تەنانەت ئێستاژ ینی ژیرۆدی شەڕی ئۆکراینە ینی اقتصادەکەشی بە تەواوەتی ڕووخاوە ینی ناتۆ لە بەرامبەری وەستاون ئەوروپا لە بەرامبەری وەستاوە ئەمریکا ینی ئەوش بامان شێوە پاڵپشتێکی گەورەی ئۆکراینە لە بەرامبەر رووسیادا بەڵام بیرمان نەچێ ئەوەی کە رووسیا ماوەی چەندین ساڵ لە سووریا هەیبوو ینی پێگەیەکی استراتیژی پێگەیکی عسکەری بوو تەنانەتەوە تا ئێستا و دوو پێگە عسکەری کە لە تەرتوس و لە ئاوەکانی ینی سووریادا ماوەتی بەردەوامە رووسیا پێ دوایە لە بەرامبەر سەفقەی ئۆکراینە دەسی لە سووریا بەردا و ناوێتەوە یاریەکەی خود نەخێر رووسیار لە یاریەکەیە پێم وایە دوایی آخر قسەمان ئەوە ئەبێ هەرچی کەوتمان ئەمێنێتەوە باتڵە وەستێ هەتاوەکونێت ترامپ لێ ترامپیش بیستی کەس نازانێت ترامپ چۆن بیرەکاتەوە کەس نازانێت ترامپ چی قەرارەدا چونکە هەموو قەرارەکانی فوجائیە خارج لەوە تەوەقوعاتە دوو ئەویش پیاوێکی خاوەنی سەفقاتە ینی پیاوی سیاست نییە پیاوی بەرامبەرێنە ینی ئەوەم بدەرێ ئەوە دەدەمێ ئەوانە بەو شێوەیە ئەمە لایەک تر ڕاستە رووسیا ئیسیسمارێکی زۆر دێرینی لە سووریا هەیە ینی ئەم ئەگەر 53 ساڵ 51 ساڵ بێ حافظ ئەسەد و بەشار ئەسەد لەسەر حکم بن ئەم پیاوە ئەم رووسیا اتحاد سۆڤێتیەوانی ئیسیسماری کردووە لە رووسیا لە سووریایە ئەمەش لایەنێکی میمە بەڵام ئەمە هەمووی ئەچێتە سەر تەقاطعاتی مەصالح لە بینی هەموو وڵاتەکانە یعنی ئەگەر تورکیا ڕێبکەوێ لەگەڵ رووسایە مەسەی تەرەم بەسەر سووریایە کرد ئیشەکانی خۆت و قاعدەکانی خۆت وە خۆی مێنێ وەڵا رووسیا ئاڵێ ئەهلەن وەسەهلەن ئەگەر بەرامبەر بە تورکیا ئیمارات و خەلیج و سعودیە کە ئێستا علاقەیەکی باشیان لەگەڵ رووسیا هەیە زائید مصر کە بەتەمایە هەموو نەوەیەکەی زەبعە بە ڕووسەکان زیینگ و بکاتەوانێ بڵێن ئێمەش یارمەتی دەدەین لەوە وەڵا هەر ئەڵێ باشە ئەمانە هەمووی ئەمێنێتەوە سەر تەقاطعاتی مەصالح لە بینی ئەو وڵاتانەیە ئیسرائیل سعودیە ئیمارات مصر رووسیا ئەمانە چێ لەگەڵ چێ ڕێیەکەوێ بەڵام هەموو ئەمانە تەحەدیە لە بەردەمی قەتەر و تورکیایە بە تایبەت چونکە چێ لەگەڵ ئەمانە ڕێبکەوێ چێ لەگەڵی ڕێک نەکەوێ چێ بەرژەوەندی لایەکەوێتە قەتەرەوە کاکمەلاسین ئێمە ینی بیرمان نەچێت یەک وڵاتی دیکەی زلهێزی دنیا هەیە کە ئەویش یەک دنیا بەرژەوەندی و یەک دنیای سیسماراتی لە وڵاتی سووریادا ئەنجامداوە ئەویش وڵاتی چینە چین ئێستا یاریزانێکی گەورەی سەرساحی سیاسی ینی سەربازی بازرگانی اقتصادی ینی پەرەپێدانی بوارەکانی ئیتر ژیانە ئەویش بەرژەوەندی هەیە لە وڵاتەیە چین ڕاستە ئێستا بۆ نمونە ئەڵێ پشگیریەکەین لەم گۆڕانکاریانی کە هەیە و بە ئاشکراش لە ڕابردووە پشگیری ئەسەدی نەکردووە بەڵام پێدوانیە بەرژەوەندی چینی شەبێت لە بابەتی سووریادا و ئەویش داهاتوودا دوای دەست بەکاربوونی ترامپ وەکو بە ڕێزا ئاماژەت پێدا ئەویش قسەی خۆی هەبێت من پێم وایە چین زۆر لەسەر خۆیە تا ئێستا چین بینەرە هیچ تەدەخلی نەکردووە لە شتێکا بەڵام چین شتێکی لە بین ناچێت زۆر لە ئیگۆڕەکانی موسڵمانە ئیگۆڕەکانی سین کە بەشدار بوون لەگەڵ قاعیدە و جەبهەتە نوسرە و لەگەڵ ئەبوو محەممەد جۆلانی ئەو کاتێک کە لە ئیدلب بوو ئەوانە بوون ئەمانە هەموو لە سینەوە هاتبوون ئەوانن کە دژمنی سەرسەختی سینن ئەمەش پێم وایە بێ بابەتێکە لە بیری سینیەکان ناچێتەوە لەم بوارەیە لەبەرەوە تەسەورم وایە چین هێشتا خۆی دوور گرتووە چین وڵاتێکی وەکو ئاوایە ئەو کەرسەکی گەورەش بێنە گەڵی ئەستور کە ئاوت کرد دەبنی بخۆیە توێتەوە چین وەکو ئاوەڕوا نەشەڕێوێ نە ململانێوێ نە جاسوس و استخباراتیەوێ مانێ هەمووی ناوێ هەوڵەدا بەهێمنی لەسەرخۆ لە ڕێ اقتصادەوە ئەو شتانەی کە خەڵقی فەقیر پێویستێتی ینی مەسەلەن
تۆ خۆ دەزانی بۆ خەڵک ڕۆکاتە سین بەڵێ. خۆ ئەگەر سین ئۆتۆمبیلی هەرزانی دروست نەکردایە ئۆتۆمبیلی شۆفلێت و BM و مارچ ئەمانە بە خەڵکی ئێمە ناکڕە بادڵنیایی وانە ینی بازاری داگیر کردووە بە ئۆتۆمبیلانی کە ینی طبقەی وستا طبقەی خوار وستاش ئێوێ لەبەرەوە سین بەم شێوەیە تعاملەکە لە هەموو شوێنەکانە. باشە یەک پرسیاری کۆتایی ینی بۆ ئەم بابەتە ینی عێراق کە دراوسێشی نزیکی سووریایەوە بەرژەوەندی زۆریشی لەگە سووریا هەبوو و زۆر جاریان و کە هیلا لە شیعەکە لە ئێران و دەستی پێکردووە بە عێراقا تێپەڕیەوە بۆ سووریا لێشۆ بۆ لوبناان و ینی بۆ وڵاتانی کە ئیتر شیع مەسەبن. عراق لە دوای کەوتنی ئەسەد بەشار الئەسەد یانی ترسێکی زۆری لێ نیشتووە زۆربەی سەرکردە شیع باڵاکان و ئەو لایەنانەی کە پاڵپشتی مقاومە و بەرهەڵستیکاری ئیسرائیل بوون ینی ئەمان ئێستا تا ڕادەیەک ترسێکی زۆریان لێ نیشتووە. عراق بەم بوومە لەرزەیە کاریگەرە بێ کاگمەلایەسی؟ وڵی با لێوە دەست پێ بکەم برادێکم ڕۆ تعلیقێکی جوانی هەبووتی هیلا لە شیعەکەی ئێران بوو بە خازوقی تورکی بە وڵاتانی تر ئەوە لایەک لایشتر بەڵێ عێراقی دراوسەیەکی زۆر نزیک و کۆنە دۆست و هەردوو بەرە بەحساب عەرەب و هەردوو سونە و ئەمانە کۆمەڵێک تەجاوزاتی زۆر گەوریان بەیەکەوە هەیە تێکەڵاوی زۆر گەوریان بەیەکەوە هەیە بەڵام ئەو ترس و دڵەڕاوچێشکە لەسەر هەندێک قیادان نیشتە بوو دیارە ترسی اختیارات زیاتر بوو لەسەر مەسەلەی تر ئەگەر نا بڵێ من پێم وایە عێراقیش ئێستا حدودەکانی خۆی باش قایم کردووە بە پێی ئەوەی وەزیری داخلی وەزیری دیفاع باسەکەن و خۆیان زۆر ئامادە کردووە بۆ هەر سەرکێشیەک بۆ هەر تەسریبێکی ئەفرادی قاعیدە و توندڕەوەکان لەو منتقەوە بێ بەڵام ئەمیش یەکێکە بێ لەوانەیە کە بەشدارە بێ لەگەڵ ئەگە بیرت بێ کۆنگرەکەی عەمان کۆنگرەکەی عەقەبە عێراق یەکێ بوو لە ئەندامە سەرچیەکانی لەگەڵ سعودیە و لەگەڵ جامعەی دووەلی عەرەبی لەگەڵ نوێنەری ئومەی متحیدە لەگەڵ نوێنەری اتحادی ئەوڕۆپی ئەمانە بەشدار بوون عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە دیسانەوە توانم بڵێم دەست و دەم و دەنگ و دەوری ئەبێ لە بیناکردنەوە لە دامەزراندنی دەوڵەتی داهاتووی مسرە عەفوەن سووریا. کاگمەلا یاسین نوێنەریەکێتی لە وڵاتی میسر سوپاس بۆ شیکردنەوە و وەڵامە وردەکانت بۆ ئەم بابەتە گرنگە بەخێر کاگمەلا یاسین. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.